سڵاوتان لەبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسەگەرم و گرنگەکانی ڕۆژ. دەزانم بۆ هەمووتان بەداخەوە وای لێ هاتووە کە تەنیا بابەتی موچە پرسە گرنگەکە بێ. من ئەمڕۆ زۆر هەوڵمدا لەسەر موچەی مانگی 12 زانیاری وردەست بخەم و بزانینەم پارەیە لە بەغداوە دێت، حکوومەتی هەرێمی کوردستان دابەشی دەکا، بەڵام هیچ هەواڵێکی دڵخۆشکەر نەبوو لەوەی کە ئاخۆ موچەی مانگی 12 چی لێ دێ. باز لەوە کراکە پارە هاتووە لە بەغداوەیان نا، بەڵام هیچ بڕە پارەیەکی نوێ خرج نەکراوە بۆ مانگی 12. ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا و 430 ملیارەیە کە حکوومەتی عراقی پێشووتر بە حساب وا قسە کرا لە وەزارەتی داراییەوە کە من بۆ تەواوکاری موچەی مانگی 10 و 11 دێ، بەڵام دەوترێت ئەمە تەنیا پارەیە بۆ موچەی مانگی 12 خەرج کراوە، بڕیاری خەرجکردنەکەی لێ دراوە، دەتوانرێ بێتە سەر بخرێتە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان. تا ئێستەوەی کە دەست کەوتووە هیچ بڕە پارەیەکی تر لە بەغداوە نایە. من هەوڵ دەدەم هاوڕیانیشم حتمما لە ێنارتی بە وردی بە دوایان بابەتەدا بچین تاوەکو وەڵامێکی ڕوون و دروست دەست بخرێت لەسەر بابەتی موچەی مانگی 12، بەڵام پێش میدیا و چاودێران و هەر کەس و سپیکەر و قسەکەرێکی تر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بەڕوونی عاقبەتی ئەم موچەیە بۆ موچەخۆران و فەرمانبەرانی خۆی ئاشکرا بکە و قسەی کۆتایی بکە لەسەر ئەم بابەتە کە ئاخۆ دەدرێیان نادرێ، نەبێ بە مەتەڵ و هەموو ڕۆژێک میدیا و چاودێران قسە و تێبینی و سەرنجی خۆیانی لەسەر بدەن بە یەک ڕاگەیەندرا و بە یەک لێدوانی سەرۆکی حکوومەت بە یەک لێدوانی وەزیری دارایی ئەم بابەتە کۆتایی دێ کە ئاخۆ ئەم موچەیە سەرف دەکرێت دەدرێ نادرێ هەر چۆنێک. کە من ئەم شەو بابەتێکی گرنگتر باز دەکەم کە ئەویش داهاتووی عێراقە، بەتایبەت لە پاش 20 مانگەوە وەختێک ترەمپ دەست بەکار دەبێ وەکو سەرۆکی ئەمریکا. عێراق لەم دۆخەی ئێستایدا دەمێنێتەوە یان پاش ڕووداوەکانی سووریا و بەتایبەت بوونی گروپە چەکدارەکان و ئەو دەستە قوڵەی یان ئەو دەستە درێژەی ئێران کە لە ناو عێراقدا هەیە بەبێ گرفت عێراق بۆی دەچێتە سەر تێدەپەڕێ، چونکە وازەحە کە یەکێک لە داواکاریە ڕوون و ئاشکراکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بابەتی حەلکردنی گروپە چەکدارەکانە. ڕەنگە حەشدی شعبی بەو پێی کە هێزێکی قانونیە یاساییە لە عێراقدا کە حتمما بازدەوە دەکرێت لە قۆناغێکدا چارەسەرکردنی حەشدی شعبیش دێتە ئاراوە، بەڵام هەندێک گروپی چەکداری دیکە هەن کە لەسەر بەرەی مقاومە حسابن و مەرجە کە دەبێ عێراق ئەمانە حل بکات، بەڵام خۆ حلکردنی ئەم گروپە چەکدارانەش هەروە ئاسان نییە بۆ عێراق بەو پێی کە وەکو ئاماژەم پێکرد دەستێکی درێژی ئێران بە هەمیشەیی لە ناو عێراقدا لە ناو حکوومەت و دامەزراوەکان و قیادەکان هەر ئەو گروپانی کە پێکەنەری حکوومەتن هێزی نزیکن لە کۆماری ئیسلامی ئێران. زۆر جار ئەم قسەیە دەکرێت و بەتایبەت ئێستا بەوەی کە ئێران لە بارودۆخێکدایە ڕەنگە ئیتر بۆ لەمە دووە لە عێراقیش دەنگە زوڵاڵەکە هەر ئەمریکا و هاوپەیمانەکانی بن یان بەرەکانی دش بە کۆماری ئیسلامی ئێران بن، بەڵام بەڕاستی وا دەبێت هیچ گرفتێکی سەربازی بۆ نمونە لە عێراقدا نایەتە ئاراوە ئەگەر هەوڵی جددی هەبێت بۆ حلکردنی گروپە چەکدارەکان و بۆ خۆی هاتنی ترەمپ گرفت لە ڕووی داراییەوە بۆ عێراق دروست ناکا بۆ پێی کە هێشتا عێراق ئەو شوێنەیە کە تەهریبی دۆلاری تێدا دەکرێت کەوە ئەمریکا وەکو یەکێک لە ئیشکالێتە گەورە و سەرچیەکان تەماشای دەکا. بەرحاڵ من پرسیارەکانم دەکەم و وەڵامەکان جێ دێڵم بۆ میوانەکانم. بە سوپاسەوە عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی ڕاستەوخۆ لەولێرەوە لەگەڵم دەبێت. زۆر سوپاس دەکەم کاک عەبدولقادر. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر جەنابیشان ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبن. زۆر سوپاستان دەکەم دکتۆر ڕێبوار، دکتۆر کاک عەبدولقادر سوپاستان دەکەم. وەکۆمیشە بەڕێزانێ وەش دەرفەتان هەیە لە لایڤی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەرنج و پرسیارەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن، بە دڵنیاییەوە من چاوێکم لەسەر کۆمنتەکانی ئێوە دەبێ. ڕوخسەت لە دکتۆر ڕێبوار وەردەگرم. کاک عەبدولقادر پێم بڵێ کە بارودۆخی عێراق بەم جۆرەی ئێستا دەمێنێتەوە یان دەکرێ مەرجەکانی ئەمریکا لە شوێنێکدا قورس ببنەوە لەسەر عێراق و گرفتی سەربازی و دارایی بێتە ئارە؟
بەڵێ سلااو لە ئێوەی بەڕێز سلااو لە میوانە بەڕێزەکەت و بینەرانی خۆشەویستی تەلەڤزیۆنی NRT. ئەمەوێ بۆ دەستپێکی وەڵامدانەوەی پرسیاری جەنابەت ئاماژە بە راپۆرتی ڕیچارد نیفیو گەورە نووسەر و ناکبیر سیاسەتمەدار و بەڕێوەبەری سنتەری سیاسەتی نەدەوڵەتی بۆ وزە لە زانکۆی کۆلۆمبیا بکەم کە ئەم ناوبراو لە ماوەی 10 ساڵی ڕابردوو دوور و نێزیک لە سنتەری بڕیاری ئەمریکی لە دانوستانەکانیان سەبارەت بە ئێران ئامادە بووە. ئەم کەسا نووسەری کتێبی هونەری ئابلوقەیە کە یەکێک لەو کتێبانەیە کە لەوانەیە 10 ساڵ یان 15 ساڵی ڕابردوو زۆربەی سیاسەتمەدارانی جیهان جارێک زیاتر ئەم کتێبەیان خوێند بێتەوە. لە کتێبەکەیدا ئاماژە بە چۆنیەتی سەپاندنی ئابلوقە یان بەکارهێنانی ئابلوقە وەکو ئامرازێک بۆ سەر ئارمانجی بەرامبەرت بۆ خستنە ژێرپێی بەرامبەر و هێنانەدی خواستەکانت لە گۆڕەپانی بەرامبەردایە. ئەم بەڕێزە لەم دواییانە راپۆرتێکی لە گۆڤاری فارن ئەفێرز نووسیوە کە تێیدا ئاماژە بەوە دەکا کە هاتنی ترامپ هاتنێکی گورز ئاسا و گەردەلوول ئاسا دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دواتر بە تایبەت بۆ ئێران کە ئەمە ئەکرێ ڕەکیزەیەکی ئەساسی بێت بۆ وەڵامی پرسیاری جەنابەت کە عێراق و یەمەن یەکێک لە یان کۆتا سەنگەرەکانی بەرەی بەرگرین کە ئێران وەکو قۆناغ و سەنگەری پێشووی خۆی بەر لە بەرکەوتەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا و هاوئاوازەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا بیبینێتن. ئەگەر بێت و سیاسەتی ترامپ بە گوێرەی راپۆرتەکەی ڕیچارد نیڤیو بێت کەواتە ئابلوقەی قورسی ژمارە 2 کە ژمارەیەکی لە کابینەی یەکەمی ترامپ و ئەوەی دووەم ئێستا بێت دواتر گورزی سەربازی بۆ بنکە سەربازی و وزەی ئەتۆمی ئێران بێت کەواتە دەست و پەیوەندەکانی ئێران کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لەوانەیە هەندێک گروپ لە عێراقدا هەبن کە هاو ئاواز و هاو ئاراستەی سیاسەتی بەرەی بەرگری لە ئێراندا لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕەفتاریان کردووە و هەروە ئەنساڕوڵای یەمەن کە حوسیەکانن لە یەمەن چاڵاکن. بۆیە ئەکرێ لەسەر ئەم بنامایە لەم گۆشەنیگایە ئەگەر سەیری عێراق بکەین بەڵێ عێراق لە دوای 20 مانگەوە ئەکرێتە ژێر فۆکسی ڕاستەوخۆی کابینەی ترامپ بۆ چۆکدادان بەرامبەر بە خواستەکانیان. ئەکرێ لەم بابەتە لەم سۆنگەیەوە باس لەوەش بکەین کە ڕێککەوتنەکەی ئەمریکا و عێراق سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا مەبەست لێی بۆ درێژکردنەوەی 2 ساڵ و کۆتایی 2026 ئەم ڕووداوانە و ئەم گۆڕانکاریانە و ئەم پێشاتانەی ئێستا بە تایبەتی لە دوای هەشتی 12/2024 بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەگشتی بە ئاراستەی دۆخێک برد کە ئێتر بەرەی بەرگری ئەم توانایی نەماوە کە شیعارەکانی پێشوو بەرز بکاتەوە بۆی کە ئەمریکا ئەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە دەربچێت کەواتە عێراق سەنگەری یەکەم دەبێت بۆ ڕوبەروبوونەوەی ئێران و ئەمریکا ئەگەر بیەوێ لە ڕووی سەربازیەوە گورز بوەشێنێ لە ڕووی سیاسی و اقتصادیشەوە ئابووریشەوە بێگومان ئامرازی زۆر گرنگ بەدەست ئەمریکاوە هەن نەتەنها ئەوەی کە جەنابەت باست کرد ئەوەی کە ڕێگای دەرچوونی دۆلار بەڵکو عێراق خۆی هێشتان تەواوی داهاتی فرۆشتنی نەوتی لە فێدراڵ ڕێزێروی ئەمریکا دەست دەکەوێت کە ئەمە خۆی ئامرازێکی گرنگە ئەمریکیەکان بیانەوێت لە ماوەی داهاتوو تاواگو گورزێکی فشار لەسەر عێراق و سیستەمی سیاسی عێراق بەکاربنن بۆ ئەوەی تەواوی بەرژەوەندیەکانی خۆیان لە عێراقدا بپارێزن و ئامانجەکانیان بەدەستێن. باشە عێراق لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پەرلەمانیشدا یعنی دەمەوێت بزانم کە هیچ گۆڕانکاریەک لە تەشکیلە و پێکاتەی هێزدا دروست دەبێ بە تایبەت پاش ئەو شکستەی بۆ ئێران لە ناوچەکەدا هاتوۆتە ئاراوە. دواتر گفتوگوی ئەوە دەکەین کاک عەبدولقادر. دکتۆر ڕێبار زۆر سپاس بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ دەگەڵمانی ئەبان پرسیار بکەم بەڕاستی لە پاش هاتنی ترەمپەوە عێراق یەکێک دەبێت لە وڵاتانی کە دەکەوێتە بەردەم
هەڕەشەی جددیتر و گرفتی سەربازی بۆ دروست دەبێ زەخت و فشارەکان لەسەری زۆر دەبن وا بکات گرفتی ئابووری بۆ بێتە پێش بەتایبەت پاش ڕووداوەکانی سووریا ئیتر وازەحەکە ئێستا ئەم ناوچەیە لە بەردەم بارودۆخێکی نوێدایە. من زۆر جار جۆم لەو قسەیە دەبێت کە عێراق استثنای بۆ کرێ و هەمیشە وەکو حاڵەتێکی تایبەت تەماشا دەکرێ بەڵام ئەمە تاکوێ بڕدەکا و ترامپ ئەم لە بەرچاوگرتنە ئەم نەرمی نواندنە بەرامبەر بە عێراق دەنوێنێ؟ کاکەرزان ئینگە سووریا ئەمازانکەم بۆ ڕاکاری گەورە یعنی گۆڕانکاری لە سووریا پیشانەیەکە گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا هەیە. من بەڕاستی نازانم سیاسەتی ترامپ چۆن بێ بەڵام بەوەی کە ژمارەی سەربازانی لە سووریا لە 900 کرد بە 2000 چەکێکی زۆری یا بە هەسەدە هێزەکانی قەست یعنی لەوە چێت کە ئەمریکا بگەڕێتەوە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست. پێشتر سیاسەتی ئەمریکا ڕۆشن نەبوو کە ئایا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەمێنێتەوە یان ئەگەڕێتەوە. بەڵام ئەگەر سەیری بارودۆخی سووریا بکەین دەبینی کە ئەمریکا زۆر بەجددی گەڕاوەتەوە هەروەها بەجددیش بەشدارە لەوەی کە هەندێک هێزی دیکە بە تایبەتی ئەو میلیشیانەی کە سەر بە تورکیان کە پیانەوترا جێشی حڕ ئێستاکە وەسان پیانوتە جێشی وەتەنی ئەمە بارودۆخێکی جیاوازە ئێستا ئەوانەی کە پێشتر دۆز بوون ئێستا دۆزنی بۆ نمونە ئیسرائیل و تورکیا پێشتر دۆز بوون ئێستا لەوە ناچێت دۆز بن چونکە بڵین ئیسرائیل مەترسی دەوڵەتێکی وەکو حەماس ئەبینێ لە سووریا. ئەگەر ئەمە بێ بۆ عێراق ئەوەی کە پێشترە کرا لەناو عێراقا ڕەنگە بۆ جۆرە نەکرێت کە ئەگەر ترامپ یان کە کاتێک ترامپ بەستەرە کۆماری ئەمریکا هەر هێزێک هەڕەشە بێ لەسەر ئیسرائیل دیارە هەڕەشەی لەسەر ئەمریکاش سیاسەتی ئەمریکا ئەبێ لە چاوی ئیسرائیلەوە ببیرێت. ئەگەر ئەو هێزانەی لە عێراقان وەکو دەستێکی ئێران کار بکەن موشک بێن بە ئیسرائیلەوە یان بە جۆرێک بەرژەوەندی ئیسرائیل بخەنە مەترسیەوە گومانم نییە ئیدارەی ترامپ یەک و دوو ناکە لەوەی لیان بات. جا خۆلیانیش هەر ئەوە نییە کە بە چەک لیان با وەکو هاوڕێشم وتی ئەمریکا کۆمەڵێک کاتی زۆر بەهێزی بەدەستەوەیە کە ئەتوانێت عێراق کۆنترۆڵ بکات لەوانە دۆلارە لەوانە پەیوەندی بە ئێرانەوەی لەوانە زۆر شتی دیکەی هەیە کاتوانێ ئەمریکا کارتی زۆر بەدەستەوەیە. بەڵام ئەبێت لەو خاڵەوە دەست پێ بکەین بڕوان ناکەم ئێمە جارێک کە بگەڕێینەوە بۆ بارودۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست پێش ڕووخانی ئەسەد. ئەمریکا لە ئێستا نازانی بەڕاستی سووریا بەرەو شوێ چیە دیارە سووریا وەکو بڵین تێست پێ دێبوو یان تاقیگایەک بوو بۆ ئەوەی کە بزانی سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ناوچەکە چۆن جێبەجێ بێت. دیمان کە ئیسرائیل بردومانی هەموو چەکی پارێزراوی ئەسەدی کرد دیمان تورکیاکە چۆن بەجددی ئەیبێت پێگەی خۆی لە سووریا قایب بکات. ئەمریکا سوپای زۆرتری نار ئەمە هەر تەنیا بۆ سووریا نییە بگرە بۆ عێراقیشە و بۆ ئێرانیشە ئەوەی کە پێوترا مانگی یەکشەوەی شیعی یا شیعە بڕوان ناکەم جارێک کە بتوانێت باڵ بکێشێ پاشەوەی کە باڵیان شکان لە سووریا و لە یەمەنە. باشە بەڵام دکتۆر ڕێبوار زۆر قسە لەسەرەوەش دەکرێت کە حاڵەتی عێراق یان دۆخی عێراق زۆر تایبەت دەبێ ئەوەی کە لە سووریا ڕوویدا ئەوەی کە قەرارە لە یەمەن ڕووبدا ڕەنگە بۆ عێراق ئەم زەخت و فشارە لەبەر تێگەیشتن لە واقعەکە چونکە وازەحە کە ئێستا هەموو ئەو هێزانەی حکومڕانن لە عێراقدا نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەولە یعنی بۆ خۆی ئەو هاوپەیمانەتی کە ئێستا حکوومەتی ئێستای دروست کردووە
وازەحەکە ئەم گروپە نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە فشارەکان بەو ئەندازەیە تون دەبن کە مقاتعە دروست بکەن لە نێوان خۆیان و کۆماری ئیسلامی ئێران یان ڕێگەی تر یان ئەو زەخت و کارتانی کە باستان کرد بۆ نمونە ئەمریکاوە دەگرێتە بەر بەچوونی من هەموو ڕێەکان لەبەر ئەمریکا کراوە هیچیشکیان ئەوەیە کە باش ئەمریکا بەرزەوە کە ئاڵۆقەی نۆت بخاتە سەر ئێران ئێستا 2 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەرهەم دێنێ ئەیانوێ کەمی بکەنەوە بۆ 300,000 وەکو بڵین کە پێشتر هەبوو ئەمەش فشارێکی هەیە لەسەر ئێران ئەگەر ئێران پارەی بەدەستەوە نەبێت ئێران دەرامەتی بەدەستەوە نەبێت ناتوانێت ئیدامەی ئەم هەموو هێزە چەکدارە بکات ناتوانێت ئیدامەی حیزب الله بکە حوثیەکان بکە کۆمەڵێک گروپ بە هەشتی شعبیەوە لە عێراق دەرامەتیان باتێ یعنی ئەندامێکی پەرلەمانی ئەمریکی وتی کە ئێمە دەرفەتین بە ئێران ڕۆژی 2 ملیۆن بەرمیل فرۆشێ بۆەوەی چەکی پێبێ و پەلاماری ئێمە و هاوپەیمانانماندا دیارە هاوپەیمانی ئەمریکا لە خۆرهەڵاتی نێوەندە ئیسرائیلە دیارە گۆڕانکاری کردێ بۆ نمونە ئێستا ئەمریکا و ئیسرائیل و تورکیا لێ کاڕادەیەکی زۆر دادرازاون بەڕاستی داهاتووی ئۆردۆغانیش لەژێر پرسیارایە ئەمانە هەمووی پێکەوە ئەگەر کۆ بکەیتەوە بۆ دەرەکەوێت کە گۆڕانکاری گەورە لە خۆرهەڵاتی نێوەندا بەڕێوەیە هەرگیز ناڵێم ئێرانە ڕوخێ هەرگیز ناڵێم حکوومەتی عێراق ڕوخێ نەخێر بەڵام بە جۆرێک کۆنترۆڵەکەین ئەکرێن کە نەتوان ئەوە بکەن کە پێش ڕووخانی ئێستا بەیان کرد زۆر باشە دکتۆر قسە لەسەر کوردیش دەکرێت لەم نەخشە تازەیەدا کورد قازانج دەکا هەرچەند تا ئێستا بەڕوونی ئەم وێنەیە ڕەنگە لەسەر ئاستی لێدوان و قسە ئەویش تەنیا لە ئیسرائیلەوە بەڵام هیچ جوڵەیەکی کردەی نەبینراوە بەڵام ئەمە گریمانێکی بەهێزە ڕوودەدا کە کورد بتوانێت ببێ بە خاوەن جادەوڵەت یان لە هەر پارچەیەک بتوانێت کیانی خۆی هەبێ و خۆی ئیدارەی خۆی بدا ئەم گریمانانە بەهێزن دواتر گفتوگویەوە دەکەین کاک عەبدولقادر پرسیارم کرد لەسەرەوەی کە ئەم پێشاتە تازەی بۆ ئێران لەم ناوچەیەدا کە لێدانەکە قورس بووە بە قورس لەسەری کەوتووە وا دەکا کە تەشکیلەی هێزیش بۆ منە لە عێراق گۆڕانکاری بەسەردا بێ کاکەزان عێراق خۆی خاوەنی شوناسێکی نیشتیمانی دیار و بەرجەستە نییە لە عێراقدا شوناسەکان زیاتر شوناسی ئاینی مەزهەبی و قەومین کەواتە هێزە ئەقلیمیەکان زل هێزە نێودەوڵەتیەکان کە لە دەوروبەری عێراق و لە عێراقدا چالاک دەبن هەمیشە دەرگاکان بۆوان کراوەیە بۆەوەی یاریەکی سیاسی لە عێراقدا بکەن لە هەر ئان و ساتێکدا گۆڕانکاری قەومیەتێک بەسەر قەومیەتێک مەزهەبێک بەسەر مەزهەبی تر یان ئەوە تا ئاینێک بەسەر ئاینی تردا لە عێراقدا زاڵ ببێت و نەخشەی سیاسی لە عێراقدا بگۆڕێت بەڵێ ئەمە کراوەیە بە تایبەت لە دوای 7 ئۆکتۆبر و دواتر 8 دوانزەی 2024 دوای سووریا مەترسیەکانی ئێرانیش ئەم بابەتەی نەشاردۆتەوە خودی ئیدارەی دەسەڵات لە عێراقدا ئەم بابەتەیان نەشاردۆتەوە کە لەوانەیە ئەم ئاژاوەیە ئەم ژاوەژاوەی کە لە سووریا هەیە لەوانەیە بۆ سنوورەکانی عێراق دەربازی ببێت کە حتمەن کاریگەری سیاسی لەسەر نەخشەی سیاسی لە عێراقیشدا دەبێت ئێمە دەبینین لە کاتێک کە زلهێزێکی ناوچەی یان هەرێمی وەکو ئێران بەهێز بوو گۆڕانکاری سیاسی لە عێراقدا چۆن کرا هێڵی قوڵایی استراتیژیان ئەوەی کە بە هیلالی شیعی ناو ئەبرا بە عێراق و سووریا و لوبناندا تێپەڕاتە لە تارانەوە بۆ دەریای ناوەڕاست لە کاتی پێچەوانەبوونی لە ساڵی 2014 بینیمان سێگۆشەی سوننا ئەمە نەخێرا نەخشەی سیاسی گۆڕا کە لێرە و لەوێ باس لە دەوڵەتی جیران و دەوڵەتێکی ترەکراواتە هەمیشە لە عێراقدا زەمینە فەراهەمە بۆ ئەوەی تۆ نەخشەی سیاسی بگۆڕی ئەم هێزانەی کە ئەشبینین لە ماوەی ساڵانی ڕابردوو یان 10 ساڵانی ڕابردوو ئەمەنە زوڵمیان لە بەرامبەر یەکتر کردووەواتە شیعە لە بەرامبەر سونە سونە لە بەرامبەر شیعە عەرەب لە بەرامبەر کورد ئێمە بینیمان لە
ساڵانی ڕابردوو دەسەڵاتی ڕژێمی بەعس و بەرلەوی و دوای ئەویش ئەبینین کە تا ئێستاش نەیتوانیوە نە بەغدا و نە هەرێم نە عێراق بە تەواوەتی شوناسێک دروست بکەن بۆ ئەوەی هاوڵاتیەک لە عێراقدا هەست بە هاونیشتیمانی بوون لە نیشتیمانێک بکە کە مافەکانی تێدا پارێزراوە کەواتە هەمیشە هاوڵاتی لە ڕاڕاییەکدا بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی ڕێگەیەکی باشتر جگە لەم ڕێگایی کە بەغدایان هەرێمەی دۆزێتەوە بیدۆزێتەوە بۆ ئەوەی بەرژەوەندەکانی پارێزراو بێت هەمیشە دەرگاش کراوە دەبێت بۆ ڕاڕایی سیاسی کەواتە پاڵپشتی دەرەکی سیاسیش دەتوانێتن هێزە سیاسی لە ناو عێراقدا بگۆڕێ نەخشەی سیاسی بگۆڕێت ئەمەی کە نێفیو لە راپۆرتەکەی خۆی باس کردووە ئەمە کۆتا دەرفەتە لە بەردەم ئێران کێ باسی کردووە کەسێک کە لە کتێبەکەی خۆدا باس لە هونەری ئابلوقە کردووە کە لەوانەیە لە بەرامبەریدا هونەری لە ئابلوقەدان ئامانجەکە لە بەرامبەریدا هێزی خۆ دەرباسکردن هێزی بازدانی دەستکەوێتن و بتوانێت خۆی بەهێز بکە لە ئێستادا ئێران لاوازە لە کاتی لاوازبوونی ئێراندا بێگومان دەست و پەیوەندەکانی لاواز دەبن کە دەست و پەیوەندەکانیش لاواز بن بێگومان ژینگەی عێراق ژینگەیەکی لەرزۆک دەبێت لە بەرامبەر ئەم نەخشە سیاسی کە لە ساڵانی ڕابردوو دوای 2023دا لە عێراق زاڵ بووە کەواتە دەرگاکان کراوەیە بۆ گۆڕانکاری نەخشەی سیاسی لە عێراقدا. باشە ئەم لاوازی ئێران ئەبەدی دەبێ یعنی هەر ئاوا بە بێدەنگی دەمێنێتەوە و بە ناچاری دەبێ ئێران چاوەڕێی سزاکان بێ و گوێڕایەڵ بێ و هێواشێواش هەیمەنەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێ بهێنێ؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانێک کاکارزان لە ڕاستیدا ئێمەی کورد و ڕۆژهەڵاتیانی ناوەڕاست دەبێت زیاتر کار لەسەر ئەنجام یان وڵامی ئەم پرسیارە بکەین ئەنجامی گفتوگۆکان ئەنجامی ململانەکان کاردانەوەی ئێرانیەکان لە دوای دەست بەکاربوونی ترامپ یان ئابلۆقەی قورسی دوو یان هەر هەڕەشەیەکی ترکە لەسەر ئێرانە کە ئێران من پێم وایە نیشانی داوە لە دوای بەڕێز ڕئیسی نیشانی داوا کە مڕونەیەک دەنوێنێ نەرمیەک دەنوێنێ لە بەرامبەر گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکا ترامپیش ئەمەی نەشاردۆتەوە کە گرژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نامێنێ ئەبینین کە هێشتان چەند ڕۆژێک ماوە بۆ دەست بەکاربوونی ترامپ بەڵام پرسیارە سیاسیەکان ئاراستە سیاسیەکان هەموو ئەم ململانێ و ڕکابەرانیەی کە سیاسی کە لە ئاستی جیهاندا دەکرێت ئاراستەی ترامپێک ئەکرێتەوە کە 8 ساڵی دەبەردەمدا نەبوو لە کابینەی ڕابردوو بێوێ استراتیژیەتێکی قوڵ جێبەجێ بکە کەواتە ترامپیش دەرفەتێکی زۆر کورتی لەبەردەستا هەیە بۆیە نایەوێ وەکو باسم کرد گرژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ببینێ لەبەر ئەوەی لە ئەگەری دووبارە گرژی تووشی گرژی بوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا دووچاری کێشەیەک دەبێت کە ئێستا خۆی ئەمریکا هەوڵی دووبارە کۆنتڕۆلکردنەوەی پانامادا ئێوێ لە پاناماوە فشار بخاتە سەر چین ئێوێ ئەوروپا بخاتە ژێرکێوی بازاڕی کڕینی سوتەمەنی وزەی ئەمریکی ئەم بابەتەش بابەتێکی زۆر قورسە بۆ ئەمریکیەکان و لەو بەریشەوە ململانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ئەمریکا زۆر گرانە نرخێکی زۆر گرانە بۆیە من پێم وایە ئەمریکی و ئێرانیەکان لە قۆناغی داهاتوودا لەوانەیە ململانەیەکی کورتی کەمتر لە 6 مانگی هەبێتن بەڵام ئێران بێگومان لە دانوستانەکاندا هەنگاوی بە ئەزمونتری هەیە لە کابینەکانی پێش و بە تایبەتی ئەوەی کە ئێستا هەیە واتە بەڕێز پزیشکیان ئیدارەی ئێرانی ئێستا دۆخی ناوخۆی ئێران دۆخی دارایی دۆخی ئابووری دۆخی ئەمنی ناوچەکە بەگشتی و ئێران کە 2 ساڵ 3 ساڵێک تێپەڕیوە لەم پشێویانەی کە لە ئێران واتە لە ئێراندا هێشتا زەمینەی پشێوی لە ئێراندا ماوە کەواتە هەموو ئەمانە گوزارش لە ئەم ئاراستەیە دەکات کە ئێران پێی وایە بە ئاراستەی پێکهاتن و گفتوگۆ و دەرمینواندن بچێت کە بەڕێز زەریفیش خۆی لە وتارەکەی بەشی دووەمی وتارەکەی کە لە گۆڤارێکە چاپیان کردبوو باسی لەوە کردبوو کە ئێستا ئامادەین ڕاستە و خۆش تەنانەت لەگەڵ ئەمریکیەکان بکەوینە گفتوگۆ کەواتە هێنانی پشێوی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نە لە بەرژەوەندی ئێرانیەکانە نە لە بەرژەوەندی ئەمریکیەکان بەڵام بێگومان
ترامپ دەیەوێت کۆتایی بە هاوکێشەی بەهێزی و دەست و پەیوەند و سیاسەتی دەرەوەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێنێ بۆ ئەوەی جارێکی تر دەرفەتی هەبێ هەم هاوپەیمانی ئیبراهیم چالاک بکاتەوە، هەم هێزێکی باش بە ئیسرائیلیەکان بدە، هەم بە هاوکێشەی نێوان تورکیا و یۆنان تا ڕادەیەک چارەسەر بکە، هەمیش بپڕژێتە سەر بابەتی چین کە بە بابەتێکی زۆر گەورە و مەترسیدار بۆ سەر دوا ڕۆژی ئەمریکادا دەبێت. باشە لەسەر ئەو بابەتی دەرفەت بۆ کورت لەم ناوچەیە بۆی بێ بە خاوەن کیان پرسیار لە دکتۆر ڕێبوار دەکەم، دواتر سەرنجی جەنابیشتمەوەی کاک عەبدولقادر. دکتۆر ڕێبوار وەڵامی ئەوم دەوێت، بەڵام ئەو گفتوگۆی کردمان لەگەڵ کاک عەبدولقادر بابەتی هەیمەنەی ئێران تەواو ئیلە ئەبەد ناتوانێت ببێتەوە بە ئێرانی پێشکەوتنی بەشار ئەسەد یان پێشکەوتنی حیزب الله دروستتر؟ هێشتا کارتی زۆر بەدەستە، یعنی ناتوانم بڕێم ئێران ئیتر ناگەڕێتەوە بۆ ئێرانی سەردەمی پێشوو، بەڵام ئێستا لە دنیایەکی کاین و ئێران ئەزمونێکی دیکەی بەدەستەوەیە. هەتا لەم بەینا بیسمان کە ئێران حیزبێکی دروستکردەوە ناوی حیزب الله، گوایان حیزبە ئەچێتە ناو سووریا و شەڕەکە، نازانم تا چەند ئەوانە ڕاستن یان دروستن یانە بۆ پرۆپاگاندەی میدیایە، بەڵام ئێران ئەتوانێت لە زۆر لایانی دیکەوە بێتەوە نەوە خۆڕەڵاتی نێوەڕاست وەکو هێزێک. پێشتری ژێران شکستی خواردووە، بەڵام ناتوانێتەوە سەر سەحاکە. من دواکەوێت ڕاستن ڕەنگە نەتوانێت بۆ ساڵێ دو ساڵی کە کارێکی وا بکە، بەڵام ئەگەر بیوێت ئەتوانێت لە سووریا هێزێکی دیکە ببینێتەوە، ئەتوانێت لە یەمەنا لە عێراقا. ئێران لەوازی یەکە کە بە دوای تەنیا بە دوای شیعان ناگەڕێت، بەڵکو بە دوای هەر کەسێک ئاگەڕێ کە یارمەتی جیۆپۆلیتیکسی ئێران بدات. دیارە ئێران ناتوانێت بمێنێتەوە ئەگەر دەستی دەرەوەی نەبێت، لەبەرەوەی کە سیاسەتی ناوخۆی یا هێمنکردنەوەی ناوخۆی ئێران بەسراوە بەو دەستەوە کە ئێران لە دەرەوە هەیبێت. ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی دیارە کۆمەلگەی نێودەوڵەتی لێرەدا تەنیا ئێران و ئەمریکا و ئیسرائیلە، ئەگەر بتوان دەستی ئێران هەتا ببڕن بە بۆچوونی من ئەوە تاو بە گۆڕانی ڕژێمەیان لە ناو ئێران. باش لەسەر ئەو دەرفەتەی کە بۆ کورد لەم ناوچەیە دێتە پێشەوە دەمەوێت سەرنجت بزانم دکتۆر ڕێبوار. کورد کامەیە چکە یەک کورد نییە، کۆمەڵێک کورد هەیە. کورد لە ڕۆژئاوا بۆ نمونە لە ڕۆژئاوا دەرفەتی ئەومان لەبەردەستدایە کە بتوانین کیانێکی سربەخۆ لەوێ لەسەر دەستی هەسەدە و ئەو گروپانێکی ئێستا ئیداری ڕۆژئاوا دەکەن دروست ببێ، هەتا گەورەتر باز دەکرێت، ینی دەوترێت ڕەنگە دەرفەتی دەوڵەت بۆ کورد بێتە ئاراوە. مبەڕیر بۆ ئەم بابەتە ئەو بەدەمەوە هاتنەی دەوڵەتی تورکیایە بەرامبەر بە گفتوگۆ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان و لەگەڵ هێزە کوردیەکان بۆ ئەوی بارودۆخێکی نوێ لە تورکیا بێتە ئاراوە. هەموو ئەمانە هی ئەوەن کە دڵی پێخۆش بکرێ؟ کاکازان زۆر ئاوەز دەکرد باەکەی سەسەیری بکەم، یعنی بازارێ وەر لە تورکیا بهێنین، ئێستا بێنە سەر باسی حەسەدە بکەین. باش دیارە حەسەدە هێزێکی کوردی نییە، هێزێکە کورد پێشڕەوێتی چلی کووردە. حەسەدە هێزێکی سووریە، ئەمریکاش هەوکاریەکات بۆ هێزێکی سووری بۆیە بتوانێت لە بەرامبەری هێزە سووریەکانی دیکار ڕای بکرێت و بتوانن لە داهاتووە دەوڵەتێک لە سووریا بمەزرێنێ کە وەکو بەشار ئەسەد یا وەکو باوکی هەڕەشە نەبێت لەسەر ئیسرائیل. ئەمە زۆر گرنگە. اینجا ئەو دەستپێکە ئاشتیەی بەبگەڕێمەوە، ئەگەر بڵێ دەوڵەتێکی کوردی لە سووریا دامەزرێ، من نە بە باشیە زانم نەداژە مەسجد بە بۆچوونی من نە بە باشیە زان دامەزرێت. سیاسەتی هەسەدەش زۆر بە باشە زانم کە وەکو کورد شەڕ ناکات، وەکو سووری شەڕ بکات. ئەمە زۆر گرنگە. ئەمجا با بچمە ئەو دەستپێکە ئاشتیەی کە ئاخچەلی یان
حزبی جمهوریەت دەستی پێ کردووە با بەوردی سەیری بکەین من دیارە وتارێکم نووسی و بەهیویزی تەنیا لەسەرەوە لەلای من ئەو دەست پێکەی کە حکوومەتی ئۆردوغان دیار ئۆردوغان نایڵێت بە جێگرەکەی بڵێت ئۆردوغان هەتا ئەمڕۆ خۆی نەیوتووە من دەست پێهێشی ئاشتیم هەیە بەڵکو جێگرەکەی ئەڵێ باخچلی ئەڵێ ئێمە دەست پێشێشی ئاشتیمانیەوە با ئۆجەلان بێتە پەرلەمانەوە سەرکۆنەی ترۆر بکات ئێمە گفتوگۆکەین بەڵێ وازە ئەمە زۆر ئاڵۆزە با سەیری لایەشی بکەم لەو لایەوە کە بۆچی لە پرێکە حکوومەتی تورکیا داوای ئاشتی لە کوردەکان لە کاتێکە هەموو شەڕی پێشووی لەگەڵ هەسەدا لەسەرەوە بووە کە پابەندە یا کە پەیوەستە بە پێکەکەیەوە کەچی ئێستا حکوومەتی تورکیا لەگەڵ پێکەکەیە گفتوگۆکە بە بۆچوونی من ڕەنگە سێ ئامانج لە پشتەمەوە بێ یەکێکیانەوەیە کە قەناعەت بە ئۆجەلانیا بە پێکەکەی بهێنن داوا لە حەسەدە بکات چەکدار بێت ڕاستە ئەمەش زۆر ئاڵۆزە چونکە حەسەدە بەڕاستی هەمووی بەم پێکەکەی کۆنترۆڵ نەکراوە بەڵام هەر هیچ نەبێت ئەگەر کادرەکانی پێکەکەی لە سووریا بکشێنەوە گەڕەلاوژێکی زۆر گەورە دروستەکە بە بۆچوونی من ئاش بەتاڵێکی زۆر گەورەی کورد دەبێت بەلایەکی کەوە سەرکەوتنەوەی ئۆردوغان لە هەڵبژاردننی داهاتووە پەیوەستە بە سەرکەوتنیەوە لە سووریا چونکە دەرامەتێکی سیاسی و مۆراڵی و سوپای زۆری خستۆتە سووریاوە ئەگەر شکست بهێنێ بڕوانە کەم ئەو خەڵکە ساکاری کە خەناعەتی پێێناوە دەوڵەتی تورکیا ئەجێرنەوە بۆ گلۆری سەردەمی دەوڵەتی عوسمانی باوەڕی پێ بکردنەوە شتێکی پێ خاڵی سێهەم ئەم ئامانج لەم دەستپێکە ئەوەیە کە ئۆردوغان دەنگێکی زۆری کوردی دۆڕانووە پێشتر دەنگێکی کوردی ئەتەپە زۆرتر بوو لە کوردی پێکەکەی بەڵام لە پاش ئەو سەرکوتکردنەوە ئەو زوڵم زۆرەی کە بەرامبەر کورد کردی ئۆردوغان ئەوێت دەنگی کورد بهێنێتەوە ئەمە کاتێکە بەدەستیەوە کە ئەوێت ئەگەر کەسێکی وەک ئۆزەلان کە دیارە کەس هێمایەکی کووردە لە باکوور و ئەتوانن لە بەشەکانی دیکەش ئەو داوایانەی هەبێت ئۆردوغان سەرکەوتووە بێت بە بۆچوونی من هیچ پەیوەندی بەوە نییە کە ئۆردوغان نیەتی ئەوەیە کێشێشەی کورد لە تورکیا چارەسەر زۆر سپاس دەکەم بەڵێ فەرمووی من هەڵوێستی کورد دەم پارتی بێت یا پێکەکەی بێت لە بەرامبەر ئەو دەستپێکە ئاشتیە زۆر لاواز بوو ئەبوایە کوردیش داواکاری هەبووە یەکەم داواکاری ئەوەیە کە ئەوان لەلایەک ئەیانەوێت پرسی کورد چارەسەرکەن لە تورکیا بەڵام هیچ هەنگاوێکیان نەناوە خۆ پێکەکەی یا دەم پارتی ئەتوانی داوای چەند هەنگاوێک بکەن هەنگاوی یەکەم ئەوەیە کە ناوچەی کوردی باوای پێ بڵێن یا ساوەتی زۆر خوانی پێڵێن لە سوپای تورکیا پا بکەنەوە زمان بکەن بە زمانی کوردی لەو ناوچانە کە کوردیکایە کۆمەڵێ داواکاری هێنامە ێستا قسمە ناگانەوە بەڵام ئەمان هیچ داواکاریشیان نەبوو بێزگەلەوە ئەوە داوایان کردا کە دەوڵەتێکی دیستۆ لایانی سێهەم کە پێویست بوو دەوڵەتێ بوو بکەوێتە ناو ئەو بینەوە لە بینی کورد و ئەکەپایە لە بینی کورد و حکوومەتی ئۆردوغانە ئەوەشیان داوانە کرد بە بۆچوونی من بە شکستێکی زۆر گەورە ئەگەڕێتەوە ئەگەر کورد خۆی بێوێت لەگەڵ حکوومەتی تورکیا گفتوگۆ بکات و ڕێ بکەوێت ئەگەر لایانی سێبیتیانە بە شکستێکی زۆر گەورەی بە بۆچوونی من ئاش بەتاڵە زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبوار کاک عەبدولقادر بە کورتی پێم بڵێ بۆ کورد دەرفەتێک هاتۆتە پێش لە پاش ڕووداوەکانی سووریا و ئەوەی کە بەڕوونی جۆمان لێ دەبێ و بە تایبەت ئیسرائیل زۆر بە دەنگێکی دلێر و بەرز باسی دەکا نەخشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕێژینەوە کورد لەمەدا سوودمەند دەبێ؟
وڵای کاکارزان ئەگەر دەرفەتێکم تێ بدەی من ڕایەکی جیاوازم لە گەڵ میوانە بەڕێزەکە ئێمە خۆمان باس لەوە دەکەین کە خودی ئەردۆغان تا ئێستا بە فەرمی نەهاتۆتە سەرخەت بۆ ئەوەی پرۆژەیەک ڕابگەینێ بۆ ئەوەی کێشەی کورد یان مەلەفی کورد بێتەوە سەر ئەمێزی گفتوگۆکان لە ناو پەرلەمان و لە ناو ئەوساتی سیاسی تورکیادا کەواتە چۆن دەتوانی داواکاریەکت هەبێ یان ئەوەی کە بتەوێ پێشبینیەک بکەیت دووهەم ئەبینین کە لە هەموو ناوەندێکی توێژینەوەی جیهانی ئێستا تورکیا بە توشبوو لە گێژا و ئەم گەڕەلاوژەیی کە لە سووریا دروست بووە ئەبینن جا لایەنێک کە تۆ لۆژیک وە حکوومەکە کە کورد لە ئێستادا داواکاری نەبێ و چاوەڕوانی ئەوە بکە کە تورکیا لەم گەڕەلاوژێ لەم ئاشۆبەی کە لە سووریا دروستی کردووە بزانین چۆن دەربازە بێ ئێمە بینین کە وڵاتانی عەرەبیش تەنانەت بە مەودایەک ڕائەوەستن بۆ تێکەڵی و پەیوەندیکردن لەگەڵ دیمەشقی ئەحمەد شەرعدا کەواتە بێ وەکو کورد چاو لەوە بکەی کە ئێستا کورد لە سووریادا کوردێکە کە توانای بەهێزی ئابووری کشتتوکاڵی وزە و لە لایەکی تریشەوە توانایەکی گەورەی سیاسی و دیبلۆماسی لە ئاستی ناوخۆی خۆیدا و لە ئاستی هەرێمی و لە ئاستی جیهانیشدا هەیە با بڵێن زیاتر لە ئاستی جیهانی ئەبینین کە لە ناوەندەکانی ئەوروپا زیاترین پاڵپشتی بۆ هەسەدە ئێستا دەکرێت کە دەیانەوێت پارێزگاری لێ بکەن لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە تورکیا کە هەر ئەمڕۆ دوێنێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوو سیاسەتمەدارەکانی یۆنان وێنەی بەڕێز ئۆجەلانیان بە جلی کوردی لەگەڵ لە بەرامبەر ئانا سۆفیان دانەوە ڕاستە کورد ئەبێ عاتفی مامەڵە نەکە پێشتر لە عاتفی مامەڵەکردن زیانی زۆری بینیوە بەڵام لە ئێستادا تەوژمێکی نێودەوڵەتی لە دژی چۆن ئەم تەوژمە لە دژی دەسەڵاتدارەتی و بەهێزبوون هەژمونی ئێران لە ناوچەکەدا هەبوو دڵنیاین کە لە داهاتوودا ئەم تەوژمە لە دژی تورکیا و هەڵسکەوتەکانی لە دەریای ناوەڕاست لە باکووری ئەفریقیا لە سووریا و تەنانەت لە عێراقیشدا ئەبینین خودی ئێران و تورکیا دوورمەگرە لە ماوەی نیو ساڵی داهاتوودا لە قەوقازیا تووشی کێشە بن کەواتە وڵاتێک کە لە ڕووی داراییەوە قەرزێکی گەورەی سەر و 500 میلیارد دۆلاری هەبێت وڵاتێک کە خۆی تووشی جەنگ و ئاشۆب لە دەرەوەی سنوورەکانی خۆی کردێت کە ئەمە ڕێژەیەکی زۆر خەرجێکی زۆری لەدەستە وڵاتێک کە ڕێژەی هەڵاوسان بۆ سەر و 56 بەرز بۆتەوە ئەمە خۆی ئەبێ بیر لە خۆی بکاتەوە ئەم هەنگاوە بچووکانەی کە نووسینی سەر تابلۆکانی هاتوچۆ و لەسەر شەقامەکانی دیاربەکر ئەمە گۆڕانکارین کوردیش بە مافانە ڕازی نابێت کوردیش ئێستا دڕکی بەوە کردووە کە کورد ئێستا دۆسیەیەکی بەرجستە و بۆڵدکراوی سەرمێزی گفتوگۆی جیهانیەکانە چ لە سووریا و چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی تورکیاش بۆیە من پێم وایە کورد بە چاوێکی کراوەتر سەیرەکە پێشتر من و جەنابەت لەو بەرنامەی جەنابەت پێشتر چەند جارێک پرسیارێکم لێ کراوە لەوەی کە کورد لە داهاتووی عێراق کورد لە داهاتووی ناوچەکە کورد لە من هەمیشە وەڵامم ئەمە بووە کە کورد بە ڕێژەی پێویست نەیتوانیوە خۆی ئامادە بکە یەکڕیزی و هاو ئاهەنگی و هەماهەنگی لە نێوخۆیدا بە شێوەیەک ڕێک بخا کە بتوانێت بۆ قۆناغەکانی داهاتوو کە هەموو جیهانیان هەموو ناوەندەکانی توێژینەوە باسییان لە نەخشەی داهاتوو گۆڕانکاری لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کرد کورد نەیتوانی بە شێوەیەکی پوختە خۆی ئامادە بکە ئەبینین کە ئێستا لە نێوان باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان تەنانەت خەندەک هەڵکەندراوە دیوارنراوە هەماهەنگیەکی زەمینی ڕێگایەکی باش پاڵپشتیەکی باش نییە ئەم ناکۆکیە سیاسیەی کە لە نێوان پەیەدە و ئەنەکەسێ هەیە ئەم ناکۆکیە ناکۆکیەکی دەستکردە بۆیە ئەمانە وا دەکاتن لەوانەیە کورد دەستی بلەرزێ پێی بلەرزێ لە گفتوگۆکاندا لەوانەیە بە ئامانجی پێویست نەگا بەڵام لە هەموو هاوکێشەیەکدا هەر جۆر تابلۆکە بسوڕێنی لە ئێستادا کورد دەرفەتی باشی لە پێشە من بە پێچەوانەی میوانە بەڕێزەکەت بە یەک پەکەیج سەیریەکەم کورد لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دۆخێکی باشی هەیە داهاتوویەکی باشیشی لەبەر کاک عەبدولقادر هەرچی زۆر سپاس بۆەوەی کە میوانی تاوتوێ بووی ڕاستەوخۆ لە هەولێرەوە دکتۆر ڕێوار فەتا زۆر سپاس بۆ جەنابی شت کە ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵمان بووی ئەزانێ ناختی سپاس بۆیەوەش سپاس بۆ کۆمنتەکانتان تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.